سۆوان نمونەی کاری جوان نمونەی کاری ڕۆژنامەوانی بەڕاستی و نمونەی کاری مرۆڤ دۆستی یعنی ئەمەی کە بینیمان لەم فیچەرەی دیار جەمال نمونێکی زۆر جوانی کاری ڕۆژنامەوانی و بەڕای من بۆیە قسەی زیاتر لەگەڵ دیار جەمال دەکەین کە لە ستۆدیۆی سلێمانی و لەگەڵمان دەبێت دیار بەیانیت باش پێ دەڵێن دەست خۆش بابەتەکە زۆر سەرنجڕاکێش بوو بەڕاستی چۆن بۆ ئەم بیرۆکەیت بۆ هات چۆن دەستت پێ کرد بەم کارە چێ پێی گوتی چیرۆکێکی لەم شێوەیە هەیە بەڵێ سوپاسانەکەم بەیانتان باش بەیانی بینەران و بیسەرانی کوردستان 24 باش دیارە بە درێژایی ئەو ساڵانەی کە کاری ڕۆژنامەوانیم کردووە کاری مرۆیم زۆر کردووە ئەو کارانەی کە بەلای منەوە سەرنجڕاکێش بووەوە هەمیشە هەوڵم داوە کە لە پاڵ کارە میدیایەکە بۆ دەرەنجام هەنگاو بنێم سوپاس بۆ خوا تەواوی ئەو کارە مرۆیانەی کە ئەنجامم داوە لە خستومەت سەر شاشە دەرەنجامی بووە دیارە کاک محەممەد کە دوای ئەوەی کە زانیم کە هاوڵاتێکی وڵاتی میسرا 38 ساڵ لەمەوە پێش کە واتە 3 ساڵ پێشەوەی کە من لەدایک ببم هاتووەتە بەغدا لەوێ بۆ کارکردن هاتووە و کاتە تەمەنی 19 ساڵ بووە ئیدی لە کەسوکارەکەی دابڕاوە تاوەکو ساڵی 2011 لە بەغا بووە هاوسەرگیری دواتر بەوەی بارودۆخی بەغداوە ماڵی گواستوێتەوە هاتووە بۆ قەزای کفری لە قەزای کفری نیشتەجێ بووە دوای من ئەم چیرۆکەم زانی لەگەڵ کاروانیارەی وێنەگر کە هەمیشە پاڵپشت و هاوکارێکی باشی منە گفتوگۆمان کرد کە چۆن بتوانین لە پاڵەوەی کە ئەم کارە میدیایە چۆن بکەین و چۆن بتوانین ئەم کەسە بە کەسوکاری شاد بکەینەوە سەردانی قەزای کفریمان کرد لە ڕێگەی فیچەرێکەوە کێشەکانی کاک محەممەدمان خستە ڕوو کە بریتی بوون لە بەسەرچوونی ئیقامەی و هەروەها بەسەرچوونی پاسەپۆرتە میسرەکەی کە بەلای کاک محەممەد گرفتێکی زۆر گەورە بوو هەرچەندە ئەم کارە بەلای ئێمە کارێکی ئاسانە سوپاس بۆ خوا چووکە هەمیشە وەکو وتم کە هەوڵمان داوە کە کارە مرۆیەکان بە ئەنجام بگەین بۆ ئێمە کارێکی ئاسان بووە فیچەرەکەمان خستە ڕوو لە ڕێگەی کورسان 24 دوا بەدوای ئەوە کە پەیوەندیمان بە کۆمەڵێک کەسەوە کرد کە کاری خێرخوازیەکەن بە سوپاسەوە بەدەم باشە کارەکەەوە هاتن و تێچووی بڵین کێشەکانی کاک محەممەدیان گرتە ئەستۆوە کەسێک کە هەمیشە دەستی هاوکاری درێژەکە بۆ کارە مرۆیانە هەرچەند خۆی حەز ناکە ناویبێنم بەڵام من لێرە ناوێنم کە مامۆستا چەپ بکە کە زۆر پاڵپشت بوو لەوەی کە ئەم زۆر مەبەستی بوو کەم کەسە بتوانین بگەڕێنەوە بگەڕێنەوە سەرەتا لە کوسڵخانەی میسرەوە لە هەولێر و دەستمان پێکرد دواتر سەردانی سەفارەتی دەرەوەی میسر لە بەغدا و هەروەها نیشینگەی سلێمانی ئیقامەی بڵین بەغدا ئەمانە ڕاستی کاتی پێویست لە مانگی سێەوە ئەم کارەمان ئەنجام گەیاندووە دەستمان بڵین فیچەرەکەمان خستوەتە ڕوو لە هەینی واتە 19 مانگ توانیمان کاک محەممەد بگەڕێن بۆ نێو کەسوکاری باشە دیار هەروەک خۆت باسیشت لەوە کردت من پێشتریش کاری لەو جۆرەم کردو لە پاڵ کاری ڕۆژنامەوانیەکە و بێگومان هەریەکە لە مرۆڤەکان دێنە ئەم دنیایەوە پەیامێکیان پێەیە کارێکیان پێ ئەنجامی ئەیەن جام کارە جوانەی ئێوەش دەستخۆشیتان لە ئەبێ لێ بکرێت بەڵام لەگەڵ ئەوە شاکە ئێوە ئەم بە دوچوونەتان کردو خۆی پێش ئەوە هیچ پەیوەندێکی لەگەڵ خێزانەکەی نەبوونە بە با بڵێن تەلەفۆنێکنا لە ڕێگەی نامەیەک هیچ شتێک پەیوەندی نەبوو لە ڕێی ئێوە یەکسەر خانوادەی خۆی دۆزیەوە بەڵێ دیارە تاوەکو ئەم ساڵانی دوایە هیچ پەیوەندیەک لە نێوان کاک محەممەد وە کەسوکارەکەی نەبوو تەنانەت من لێم پرسی لە فیچەری یەکەمە بڵین خستومەتە ڕووکە دایک و باوکی کاک محەممەد دوای چەند ساڵێک لەمەوە پێش کە زانیویانە کە محەممەد لە عێراقە بەڵێ لە عێراقەوە لیانون بووە لە ڕێگەی دیارە سۆشیال میدیاوە دایک و باوک و کەسوکاری دۆزیوەتەوە پەیوەندیەکەی تەنها لەگەڵ دایک و باوکە بووە بەڵام ئەوەی کە جێگەی داخە کاک محەممەد نەیتوانین دایک و باوکی ببینێتەوە هۆکارەکەی ئەوە بۆ کە چەند ساڵێک لەمەوە پێش هەر لە قەزای کفری کە کاک محەممەد ئیشی جامچێتیەکە دەستی بریندارە بێ قۆڵێکی بریندارە بێ ئەگەێنە نەخۆشخانی شار و دوای ئەوەی کە برینەکەی ئەو برینێکی قوڵ نابێ و یەکێک لە ڕەفیقەکانی پەیوەندی بە کەسوکاریەوە ئەکات بە کەسوکاری کاک محەممەدەوە کاڵە کاک محەممەد برینێکی سووکێ دوایەوەی کە دایکی تەلەفۆن بۆ کاک محەممەد دەکات کە لێ پرسی ئەڵێ کوڕم چیتە ئەڵێ
ئەمە بە قسەی کاک محەممەد کە بۆ منی گێڕاوەوە لە فیچەریەکەمە ئەڵێ برینێکی سوکم بۆ دایکی دەست بەجێ کە ئەکەوێ تووشی خوێنبەربوونی مێشکە بێ و دەست بەجێ دوای 3 کاتژمێر گیان لە دەستەدا دوای 2 مانگ باوکی بە هەمان شێوە گیان لە دەستەدا واتە دایک و باوکی تا ئەو کاتێک کە ژیان ئاوایەکەن بە ئومێدی گەڕانەوەی کوڕەکەیانە بن تەنانەتدا ئێمە کە سەردانی مەنسوورەمان کرد کە لە قایرە چوونێ مەنسوورە برایەکی باسیەوە کرد خۆزگە دایک و باوکم بمایەن کەحەمەدیان فیچەرەکە کە ئەگەڕێتەوە بۆ ناومەگەی زۆر سەرنجڕاکێش لە دوانی براکەشی دیار زۆر سپاس بۆ ئەم فیچەرت ئامادە کرد و ئەم کارە ڕۆژنامەوانی جوانات کرد هیوای سەرکەوتنت بۆ دەخوازن بەو هیوایم ئەم کارانە بەردەوام بێ کە ئێوە بەشێک بوون لە چارەسەرکردنی ئەم گرفتە دەسەکانت خۆش بێ دیار سپاس سپاس باش